بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت سێبەری ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کەمێک دڵی ماندوومان لە خزمەت موسعەبە ئارامی گرت. لەگەڵ معاذە کەمێک ژیاین و لە ناو غوربەتی ئەبوو بەسیرە کەمێک گوزەرمان کرد. ئەبوو ئەیوبی ئەنساری صاحب ماڵە جوانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، خەبابی کوڕی ئەرەت و زەیدی کوڕی حارثە و زوبەیری کوڕی عەوام و عەماری کوڕی یاسر، طەلحەی کوڕی عوبەیدالله، ئەبوو ذەڕی غیفاری، ئەبوو هورەیرە، حوذەیفەی کوڕی یەمان، لە خزمەت هەموو ئەمانە کەمێک وەستاوین و لە سێبەری ژیانیان سودمەند بوون. ئەمڕۆ ئەچینە خزمەت یەکێکی تر لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە سەعدی کوڕی معاذە، گەورەی قەبیلەی ئەوس. لە پێش هیجرەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم، ئەوس و خەزرەج لە ناو مەدینە، ئەوسیەکان کەسێکی زۆر گەورە زۆر بەڕێز لە ناویانە کە بریتی بوو لە سەعدی کوڕی معاذ. سەعدی کوڕی معاذ کەسێکی زۆر باڵا بەرزی، جسم پڕی، کەمێک مەیلە و قەڵە و دەموچاوێکی سپی زۆر جوانی هەبوو و زۆر جەمیل و جەسیم. ڕیشی سەعد بە نمونە ئەهێنرایەوە کە ڕیشی زۆر ڕێک و جوان بوو. ئەوە بوو سەعدی کوڕی معاذ لەسەر دەستی موسعەبی کوڕی عومەیر ئیمانی هێنا. کاتێک کە ئیمانی هێنا عمری 31 ساڵە. کاتێک کە ئیمانە هێنێ عمری 31 ساڵە. ابن ئیسحاق بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ ئەوە بوو کاتێک کە موسعەب وردە وردە دەستی کرد بە دەعوە بانگەواز لە ناو مەدینەیە. یەکێک لەو کەسانەی کە بوو بە بەرەکەت بۆ ئیسلام بریتی بوو لە سەعدی کوڕی معاذ. کاتێک کە ئیمانی هێنا سەر دەستی موسعەب، ئەفەرمێ ڕۆژ بەنی عەبدولئەشهەلی هەموو کۆ کردەوە خزمەکانی خۆی. وتی من چۆنم لە ناو ئێوە خزمان؟ وتیان تۆ شەریفترین و بەڕێزترین و گەورەترینی ئێمەی. فەرمووی دەی قەسەم بەخوا قسەی من لەسەر ئێوە حەرامە، ئافرەت و پیاوتان یەک وشە قسەتان لەگەڵا ناکەم حتا وەکو ئیمان هێنن بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ ئەو شەوە ڕۆژ نەبوویەوە کە ئەم قسەی فەرموو. هیچ ماڵێک لە ناو ماڵەکانی مەدینە نەما لە بەنی عەبدولئەشهەل ئیلا ئیمان چۆ ناوی و نێرومیان هەمویان موسڵمان بوون. بۆیە ئیبن ئەسحاق فەرمێ ئەیانوت فەکانە من ئەعظەم الناس بەرەکەةً فی الئیسلام، لە هەموو کەس زیاتر بەرەکەتی زۆر بوو بێ لە ناو ئیسلامە بریتی بوو لەکێ؟ لە سەعدی کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دایکیشی بە هەمان شێواز ئیمانی هێنا کە پشەی کچی ڕافع و یەکێکە لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. لە دوای هیجرەتەوە خۆشەویستمان لە بینی ئەو سەعدی کوڕی ئەبی وەقاسە کە ئەکاتە خاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئەم دوانەی کردە برای یەکتر. لە مەشهەدەکانە مەشهەدی زۆر جوانی هەیە. طبعا سبحان الله حیاتی سەعد ئەخوێنیتەوە 6 ساڵ لە ناو ئیسلامە ژیاوە. 6 ساڵ لە 31 ساڵی موسڵمان بوو، لە 37 تا شەهید بوو. بەڵام مەواقیفەکانی ئەوەندە گەورن، یعنی تەسەور ناکەی کە کەسێک هەبێت لە خواوە ئەوەندە قوربی هەبێ، ئەوەندە نزیک بێ، و کەسێک هەبێ ئەوەندە فیداکار بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. بۆیە ئەفەرموون عمری ئینسان بە درێژەکەی ناپێورێ، بەو مووقیفانە ئەپێورێ کە لە پێناوی خوا بەرپایان ئەکا. لە غەزای بەدرە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هاوڵان کە کۆ بوونەوە، ئەوان ڕۆشتبوون بۆی ڕێگە لە بازرگانی بگرن و بازرگانەکە بکردن و بیهێنەوە. بەڵام تازە تووشی شەڕێک بوون. کافرانی قڕێش خۆیان کۆ کردوتەوە، بازرگانەکەشیان دەرکردو، خۆشیان کۆ کردوتەوە ئەیانەوێ پەلاماری ئومەت بدەن.
ڕووی کردە هاوڵان چی ئەڵێن سەبارەت بەمە مهاجرێک هەڵسا قسەی کرد دووەم هەڵسا قسەی کرد هەم دووبارەی ئەکردەوە سعد هەڵساوتی وا هەستەکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستە ئێمەی ئەنسار بەخوا ئێمە ئیمانمان بە تۆ هێناوە تەستیقمان کردووی شایەتیمان هێناوە کە ئەوەی کە تۆ هێناوتە هەمووی ڕاستە مەواثیقی خۆمان داوە بە تۆ عەهدمان داوێتە تێکە بە گوێت بکەین دەی بڕۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخوا ئێمە لەگەڵین قەسەم بەو کەسێک کە تۆی ناردووە بە حەق ئەگەر بمان کەی بەنا ئەو دەریا خۆمان دەکەین بەناو دەریاکە بڕۆ لە پێشمانەوە سیر على بەرەکەتی الله لەسەر بەرەکەتی خوا بکەورە ڕێ بەخوا ئێمە پیاوی جەنگ و شەڕین زۆر ئارامگرین لە شەڕە زۆر ئومێدمان گەورەیە دەی ئێمە پشتگیریەکی زۆر گەورەتەکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئومێدمان هەیە خوا چاوی تۆ ئارام بکە بەو جەنگەی کە ئێمە لەبەردەستی تۆ ئەیکەین لە ڕوایەتێکە فەرمووی ساعت فەرمووی ئێمە وەکو یەهود ناکەین بە موسا بڵێن تۆ خواکە و بڕۆ جەنگکە و ئێمەش سیر دەکەین بەخوا پێتەڵێن تۆ بڕۆ جەنگکە و ئێمەش بە شوێن تایین ئەم موقیفە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵخۆش کرد دوعای کرد بۆ ساعت اینجا ساعت هاتە پێشەوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ مێرە ناو جەنگەکەوە ئەلەو دوورەوە عەریشە شوێنێکی بەرز بۆ تۆ دروستەکەین جوان لەو شوێنە سیرکە دیقەتی ئێمە بدە ئەگەر خوا نەسرەتی داین ڕەحمەتی خۆی بەسەرا باراندین ئەوە ئەلحەمدوللا و تۆ چاوە ئارام ئەبێ ئەگەر نەسرەتی نەداین زانیت ئێمە شکاین ئەوە چەند کەسێکە لەگەڵا دا ئەنێن ڕاکە بگەڕێرەوە بۆ لای بۆ مەدینە بۆ لای ئەو هاوڵانەی کە ماون بەشکم خوای گەورە بۆ جاری دووەم نەسرەتان ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کەلیماتانەی سعدی زۆر پێخۆش بوو بۆی ئەفەرمێ ئەثنا رسول الله صلى الله عليه وسلم له خيرا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر ثەنای خەیری کرد زۆر ستایشی کرد ودعا له زۆر دوعای کرد بۆ سعد لە غەزوەی بەدرە ئەمە موقفی سعدە لە غەزوەی خەندەقە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەحزاب کۆبوونەتەوە یەهود منافقەکان مشرکینی قوڕەیش هەمویان کۆبوونەتەوە پەلاماری مەدینە ئەدەن فەرمووی تەفرەقە بخاتە بیستی تەفرەقە بخاتە ناو ئەم کۆمەڵەیەوە ئەسحابی کۆ کردەوە فەرمووی ڕەئیتان چییە ئەگەر یەک لە سەرسەی بەروبوومی ئەمساڵی مەدینە بدەم بە تیرەی غەتەفان بۆی بگەڕێنەوە ئەم تیرەیە و جەنگ نەکەن و پشتی کافران بشکێ سعد هەسایە و فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەمە ئەمری خۆیە بۆ ئێمە تا جێبەجێکەین یان ئەمە ئیستیشارەمانەکەیت و ڕەئیمان وەرەگری فەرمووی وەڵا ئیستیشارەیە و ڕەئیە فەرمووی وەڵڵاهی ئێمە لە جاهیلیەتە یەک دەنکە خورمامان نەئەدا بە خەڵک لە سیماری مەدینە ئێستا چۆن بە عیزەتی ئیسلام ویان دێنێ قەسەم بەخوا نایان دێنێ شمشێریان دێنێ شمشێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵخۆش بوو بەم موقفەی سعد لەناو جەنگەکە یەکێک لەو کەسانەی کە بریندار بوو سعدی کوڕی موعاذ لە غەزوەی ئەحزابە جەنگی خەندەقە تیرێک هات بەر قۆڵی کەوت ئەم شادەمار ئەلێرە شادەمارێکی ئەوی بڕی ئەفەرمێ کاتێک کە پێوتێ ئەلئەکحەل لە ناوەڕاستی عەضوودا با بڵێن قۆڵە ئەلێرە دەمارێکەیە لە عەرەبیا پێوتێ ئەلئەکحەل ئەڵێ قوطع منه ئەلئەکحەل ئەمەی ڕێک بڕی تیرەکە ئەفەرمێ ئەویش دەستی بەرز کردەوەتی خوایە اللهم إن كنت أبقيت من حرب قريش شيئا فأبقني لها خوایە ئەگەر شەڕێک لە نێوان مسلمانان و قوڕەیشا ماوە من بهێڵەرەوە بۆ ئەو شەڕە واللهی هیچ شتێک نییە بە ئەندازی ئەوە پێم خۆش بێ کە جیهادکەم لە پێناوی تۆیە بەرامبەر کەسانێک کە زۆر ئازاری پێغەمبەری خۆیان داوە صلی الله عليه وآله وسلم ئەگەر ئەمەش کۆتا جەنگی ئێمە و قوڕەیشە یا ئیلاهی داوا لێ ئەەکەم شەهادەتم بە قسمەت کە کاتێکە جەنگە کۆتایی هاتوو بە برینداری هێنایانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تحملی نەئەکرد کە دوور بێ لە ماڵی خۆیان بێ ئەمری فەرمووی بهێنە مزگەوتەوە لەوێ خێوەتێکی بۆ هەڵبدەن بە تایبەت و با لە ناو مزگەوتا بخۆم چاودێریەک بریندار بوو هیلاک بوو هێنایانە ناو مزگەوتەوە لەوێ خێمەتێکیان بۆ هەڵدا قوبەیەکی بچووکیان لە ناو مزگەوتا بۆ کردبوو لێ ئەمایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زوو سەردانی ئەکرد نەزیفی کردبوو خوێنێکی زۆر لە قۆڵی بەرە بوو لەو کاتە
أفرميه پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم هاتەوە خۆی شۆری شمشێرەکەی دانا جبرائیل علیه السلام هاتە خوارەوە وتی چۆن شمشێرەکەت دائەنێی هێشتا جەنگ تەواو نەبووە ئیشارەتی کرد بۆ بەنی قوڕەیظە مشرکین یەهودی بەنی قوڕەیظە هێرش کە بۆ ئەوان چونکە ئەوان عەهدیان لەگەڵ پیغمبری خوایە هەبوو صلی الله علیه و آله وسلم کەچی هەڵیان وەشان بۆ ئیتفاقیان کردو لەگەڵ مشرکینی قوڕەیشە بۆ لێدانی پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم کەسێک کە زۆر نزیک بوو بێ لە بەری قوڕەیظە بریتیوە لە سعدی کوڕی معاذ کە ئەم هەواڵەی بیست زانی ئەم شتە هەیە و ئەم هەواڵە هەیە و پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم نیەتی ئەوەی هەیە کە بچێ بەرەو بەنی قوڕەیظە ئەفەرمێ وتی خوایە ولا تمتني حتى تقر عيني من بني قريظة خوایە حتا چاوم ئارامەگرێ لە بەنی قوڕەیظە نەمکوژی یا ئیلاهی بمهێڵیت ئەڵێ سوبحان الله خوێنەکە وەستایەوە نەزیفی خوێنەکەی نەما کاتێ پیغمبری خوا صلی الله علیه و سلم 25 شەو حصاری خستە سەر بەنی قوڕەیظە ئەم 25 ڕۆژە ئەو خوێنی لێ نەهات حاڵەتەکەی وردەوە بەرەو باشە ئەچوو دواتر بەنی قوڕەیظە زانیان هیچ شاریان نییە و حصاریان خراوەتە سەر هیچ مەجالیان نییە وتیان ڕازیمانە سعدی کوڕی معاذ حەکەم بێ لە نێوان ئێمە سعدی کوڕی معاذیان خستە سەر وڵاخێک و وردە هێنایان بەرەو بەنی قوڕەیظە هیلاک بوو کە هێنایان زۆر دڵی خۆش بوو پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی ئەمڕۆ حکمی تۆیە تی والله ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە من بزانم ئایا مەیلم بۆ لای کوفر ماوە یان نەماوە 6 ساڵە لە خزمەت پیغمبری خوایە صلی الله علیه و آله وسلم 30 ساڵ لەگەڵ بەنی قوڕەیظە هەڵسان و دانیشتنی ئەکرد فەرمی والله یا رسول الله ئێمە غەدرمان قەت پێ قبوڵ ناکرد مادام ئەمانە غەدریان کردووە بڕیاری من لەسەر ئەمانە هەمویان ڕازین بە من بڕیاری من ئەمەیە پیاوەکانیان بکوژ ئەوانەی کە جەنگکرد ئافرەتەکەشیان بکە بە جاریە و هەموو ئەموال ئەو شتانەی کاشیانە هەرمی تەوزیعکە بەسەر موسڵمانانە على پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم زردخانەی کرد و فەرمووی فوالذي نفسي بيده لأشرت علي بما أمرني الله به قسم بو کەسێ دەستی نفسی منی بەدەسە ڕۆحی منی بەدەسە ئیشارەتت بۆ کردم بە شتێک کە خواش ئەو ئەمرەی پێکرد بکە بێ ئاوا بکەم بەڵام ئەمە جەنگە گەشت بۆەوەی کە تۆ سڵحماکەی لەم نێوانە تۆ بڕیار لەسەر ئیشەکە بدەیت هەمان ئەو کەلیماتانە کە خوا ئەمری پێکردو مواقفی زۆرە لە خزمەتی پیغمبری خوایە صلی الله علیه و آله وسلم ناڕەحەتترین مامەڵە لەناو مەدینە مامەڵەی پیغمبری خوا بوو صلی الله علیه و آله وسلم لەگەڵ فئەی منافقینە ئەوە یەهود دیار بوو ئەوە مشرکین دیارن ئەوە کافر دیارە منافق زۆر مصیبەت لە ئاشکرا موسڵمان و لە پەنهانە کوفر زۆر زەحمەت یەکێک لەو کەسانەی زۆر ڕەقد و بەرامبەر بە منافقین بە تایبەتی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول بریتی بوو لە سعدی کوڕی معاذ هەموو جارێک ئەی فەرموو اللهم إني أبرأ إلى الله فإني أبرأ إلى الله ورسوله من فئته خوایە پەنا ئەگرم بە تۆ من بەریم لە فئەتی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول نەک خۆی فئەکەشی منافقەکان کە بەدەوریەوەن سعدی کوڕی معاذ یەکێک لەو موقفە متەشەدیدانەی کە هەیەی بەرامبەر بە منافقین کە چەند جار ئەویست ضربەیە بدا لە منافقین ئەگەر ئەمری پێغمبەری خوا نەبووە صلی الله علیه و سلم بە سکوت و بێدەنگی یەهود ئەهاتن لە خزمەت پێغمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم کەلیماتێکیان بەکارهێنا کە کەلیماتەکان جوێن بوو جوێن ئەصحاب ئەیانوتە ڕاعینە یعنی ڕعایەتمان بکە لە عەرەبیە یعنی ئاگات لێمان بێ ئەی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە قسەیان لەگەڵ ئاکرێن و ڕاعین جوولەکە وشەی ڕاعینە بە عیبری یعنی چی یعنی گوێ بگرە ئەی بێگوێ ئەهاتن ئەمان ئەوت اینجا لە بینی خۆیانە پێ ئەکەنین ئەیان و پێشتر بە دزی جوێنمان پێدا ئێستا بە ئاشکرا ئەتوانن قسەی پێ بڵێن و کەسیش نازان یەکێک لەو کەسانەی کە لە عیبری تێگەیشت سعدی کوڕی معاذ ڕۆژێکیان گوێ لێ بوو کەسێکی یەهودی وتی ڕاعینە الله يكسر يا خي قلتي لئن سمعتها من رجل منكم لأضربن عنقه بوخو أمجار الزمان يكستان بي باسم أم يهود الرجل دنيا أخرتين شو أزانم شيء ألين وهي جماعتي خوشتان وألين خوا جل جلاله آياتي نار دخوار يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا هو إيمان داران ببيغمبري خوا ملين صلى الله عليه وسلم ملين راعنا
ئەی بڵێن چی وەقول انظرنا بڵێن ئەی خۆشەویست سەیرمان کە مەڵێن ڕائینە. غیرەتی سەعد زۆر گەورەیە لە ڕوایەتەکانە کە سەیری غیرەتی ئەکەیت و مەردایەتی ئەکەی زۆر گەورەیە. ئەفەرمووی جارێکیان ئاەتی لەعان هاتە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی نابێ هیچ کەسێ خێزانەکەی خۆی تۆمەتبار کا بە مەسەلەی زینا ئیلا ئەبێت 4 شاهیدی پیاوی هەبێ پیاو 4 پیاو ئاگایان لێبێ. سعد لێوێ بوو. سعد زۆر بەغیرەت بوو لەسەر خێزان و ماڵ و مناڵی خۆی. هەڵسایەوە وتی إني وجدت مع امرأتي رجلا أمهله حتى آتي ب4. يعني من أجر كسيكم بيني بسر خزاني خوما بوا سمتات شوار بيو يعني مشاهدي بن والله لأضربنه بالسيف غير مصلح عنه. قسم بخوا باش مشيرني ادم قدني اخرتين شلون يلا مشتيوا في غمري خوا صلى الله عليه وسلم روي كردها والله فرموا اتعجبون من غيرة سعد سرتان سر من غيرة بياوتي وشهامتي سعد دي قسم بخوا فانا اغير منه من زور بغيرة ترم لسر خزان ومال ومنال خوم لسعد والله اغير مني خوا لهم من بغيرة ترى واخوا ام برياري داو بوي اسمه كناكر. طبعا اسلوبك خطابي زور بهذا يعني والله سعد ناداته يكسر رؤكاتها والله سرتان سرعه من لم غيرة بياوتي وشهامتي سعد دابا خوا من لو بغيرة ترى بس الخزانه كان يخون دابا خوا لهم من بغيرة ترى ولا من بغيرة ترى خوش اسمان افرمي دي او امبر يا ريدا اسمان كناكر يتر سعد هيش قصيكي وانا ما هيش قصيكي نكت ولا قصي خوا هيش قصيك ناكري هم ما يسلم مال يكترا كنا خوين أجر بالرجوب ألين أفطر عندكم الصائمون وأكل طعامكم الأبرار وصلت عليكم الملائكة. يا أخوة دائما رجوانان لما لقوا يا الرجوب كانوا أفطر عندكم الصائمون وأكل طعامكم الأبرار بياو كان لما لطانا نانخون وصلت عليكم الملائكة. ملائكتي إخوة رحمتي إخوان بسرتنا دابارن. طبعا هم نساء من لبروا أيلين يكم جار بيغمبري إخوة صلى الله عليه وسلم بالرجوب وزول برسيبو لماضي السعداناني خواردهم كلماتنا يوت اتركوا السنة يقبوا إما وتوكا أم كلماتنا بلين كاتك برجوب لمالك نان من خورد رجي كان في غمري خوا صلى الله عليه وآله وسلم أو سيري كرت هاولان سيري كرت ثابتي كوري قيس ديارني برسياري كرت فرموي ثابت بو ديارني نخوش سرداني كين وتيان والله ثابت دراوسي سعد زاني أي سعد بو دراوسي كو ديارني تي والله إن نخوش ونحن هيج نازانم بوسي ديارني بخوا بسمه والله كي بزانم كشو سيرك ثابت لما لو دانشتو أجري ثابت دو بوشي أجري وتي كرة آياتي خوها تخوارا وخور كرابة سرما تي بوشي تشيبو تيم جينا وتي تو نازاني من دنجم تنزلو جوري طبعا ثابت صوتي زور جوري وقصي أكل دنجي زور برزبو وتي إقيتشي كتشيبو وتي آياتها تخوارا وفرمي يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي كرة دنگ تام برزنا كانوا بسر في غمري خويا صلى الله عليه وسلم ده بنشيب كم بخوا دنگ خوم هرزلو حريم لما يساق كم دنگ برز بيته وبسري ساعتها توبو خدمت في غمري خويا صلى الله عليه وسلم وتي والله وتا ثابت الله ممتاز جهنمي مطوب سبحان الله وآيات زور قوري يعني أفرمي لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم أجر دنگ برز كانوا بسري كردوكاتا هلا وشيتوا ابن تيمية أفرمي لكتابي الصارم المسلول على شاتم الرسول أفرمي أجر كسي الدنگ بسر خوشويستا برز كاتو كردوكاني هلا وشيتوا هامو قرآن أفرمي بقر باسي حبطي عمل هلوشانوي عمل لتشيهات ولا كفر وشركة أو ندخل ترى مثلا الدنگ برز كردناه بسر في غمري خويا صلى الله عليه وسلم إن شاء الله متناسنا عمره كروشتي اللي لبناء قبري في غمري خويا صلى الله عليه وسلم حياته مردني وكويا كنابة دنگ برز كيتو أدب بكاريني بنرميك ودست برزكتو السلام عليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم لأنه جاكانت هم جاريوتو السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته ليه لخزمتي أوسيد دست برزكتو بنرمي عليه السلام عليك أيها النبي السلام عليك يا رسول الله تصورك ثابت أما حالكيتي وأمي كشكيتي في غمري خواه صلى الله عليه وسلم أي سعد مجدي بري بل هو من أهل الجنة بخوا أو ثابت الدنگ برز ودنگ زلا لأهلي بهشت أفرم سعد زود الخوش بو رأي كربولا ثابت ولا درو دراوسي خوش ويساقم ولا نجاتي بو مجدي بهشت في درا
چونکە دەنگ بەرزکردنەوەی تۆ بۆ ئیهانەت نییە، بۆ ئەو نییە خۆشەویستمان بە سوک سێرکەی یا بتەوێت دەنگی خۆت زاڵکەی بەسەرە تۆ خۆت سەڵتت گەورەیە. مواقفی سعد طبعا سعد پیاوێکی زۆر ئازا و گورج و گۆڵ ئەفەرمێ دوای ئەوەی کە ئیمانی هێنا پێش جەنگی بەدر بڕیاری دا بچێ عومرە بکە، چوو بۆ مەکە لە ماڵی ئومەیی کوڕی خەلەف لایدا، چونکە ئومەیی کوڕی خەلەف هەر جارێ ئەچوو بۆ شام ئەهات لە مەدینە لە ماڵی لە یەثریب لە ماڵی سعد لای ئەدا، سعدی چوو بۆ ماڵی ئەوان. ئومەیە پێی وەدوتی مەچۆ بۆ عومرەکەت هەتا لای ئێوارە با خەڵک چۆڵ بێ ئەو کاتە بڕۆ. لای ئێوارە کە ڕۆژت ئومەیەش خۆی چاودێری ئەکردنەوە بوو کەسێ زەفەری بۆ بێنە میوانی ئومەیەیە. ئەلەم کاتە ئەبوو جەهل هات وتی ئەمە کێیە بەبێ ئیزن عومرە ئەکات؟ وتی من سعدم. وتی ئەهلی یەثریبی؟ وتی بەڵێ. وتی ئەوە تا پێغەمبەرتان شاردوتۆ لەناو خۆتانەوە بەیعەتی ئەدەنێ لەسەر ئێمە. ئەڵێ لێرە بوو بە دەمەقاڵە و مشاجرە و مناقەش دەنگی بەرز کردەوە سەر ئەبوو جەهلە. ئەڵێ ئومەیەش وتی دەنگ بەرز مەکەرەوە، تۆ نازانی ئەوە کێیە، ئەوە گەورەی هەموو ئەم دۆڵێ. وتی واللهی ئەگەر منعم کن لەو عومرەیە هەرچی کاروباری شامتانە تێکیە، نای هەڵم یەک تیجارە لەناو شامە بکەم. ئەڵێ هەمویان بێدەنگ بوون. ئەڵێ ئومەیە قۆڵی گرت هێنایە ئەم لاوە هەرچۆنی دووری خاتەوە. وتی دوورم مەخەرەوە ئەی ئومەیە، بەخوا گوێم لێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتوێتی ڕۆژێ لە ڕۆژان من ئومەیە ئەکوژم. ئەڵێ ئومەیە زۆر ترسا لەم. وتی دە واللهی محەممەد هەر قسەیەکی کردوێ ڕاستی وت، قەسەم بەخوا ئەم کوژە. حتا لە جەنگی بەدرە ئومەیە نەیویست بێتە دەرەوە، ئەگەر زمانی ئەبوو جەهل نەبووە لەسەری زۆری بۆ هێنابوو نەهاتە دەرەوە بۆ جەنگ. حتا بە خێزانەکەی وتی بەخوا برا ئەنساریەکەم قسەیەکی کردووە ژیانی لە تاڵ کردوم، یەقینم هەیە کە ئەم کوژی. دواتریش فعلەن لە غەزای بەدرە ئومەیە کوژرا. سعد کاتێکە ئەوە لە خەندەقە هاتوۆتەوە هەر جارێ ئەمەلێک پیا ئەکا دوعا ئەکا یا ئیلاهی با بەنی قوڕەزەش ببینم برینەکە ئەوەسێتەوە. ئێ بەنی قوڕەزەش تەواو بۆ خوایە شەهادەتم بە قسمەتکەی، خوایە شەهادەتم بە قسمەتکەی. خێمەکەی لەناو مزگەوتە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە وتارێکە بە درێژی باسی طبی ئیسلامیم کردووە، باسی ڕوفەیدەم کردووە. ڕوفەیدە خێمەکەی ڕوفەیدە ئافرەتێک بوو لە پەنای مزگەوتە خێمەیەکی هەڵداوە تەداوی. گەورەترین طبیبە، گەورەترین دکتۆرە لەناو مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتێ لە ڕوفەیدە ئافرەتێکە. ئەفەرمێ بەردەوام ڕوفەیدە خەریکی تەداویکردنی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ڕوفەیدە چیت کردووە؟ وتی سێ جار کەویم کردووە، یعنی ئێرەم سووتاندووە بەڵام هەر خوێنی بەرەبێت. خۆشەویستمان فەرمووی ئەم جارە خۆم ئەیکەم زۆر حەریص بوو لەسەر ئەوەی کە لە حیاتە سعد بمێنێ. ئەفەرمێ ئەم جارە قۆڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سووتاندی. ئەفەرمێ سعد هاواری ئەکرد خوایە ئەگەر جەنگ لە نێوان ئێمە و قوڕەیشە نەمەوە شەهیدی بە قسمەتم کرد، ئەوە بە چاوی خۆم زەلیلی بەنی قوڕێزەم بینی تەواو. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر هەرسێکیان چوونە ناو خێمەکەیەوە. خۆشەویستمان سەیری کە سەیری کرد برینەکە جارێکی تەقیوە، نەزیفێکی زۆری کردووە. زانی ئیتر هیچ حەلێکی نییە ئەگەر نەبیەک لە ئەنبیا پێغەمبەرێک لە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام شتێ بۆ شیفا بەکار بێنەوە نەبوو بە شیفا، ئیتر شیفا نەماوە لەسەر زەویە. یعنی بیرکەنەوە هاوڵێک چاوی ئەکەوێتە خوارەوە یەتە سەر گوپی، خۆشەویستمان ئەیخاتەوە شوێنی خۆی چاکە بێت. کەسێک ئەفەرمێ برینێک بەسەر دەستیەوە بوو، خۆشەویستمان صلی الله علیه و آله وسلم تۆزە تفی خۆی هێنا کردی بە خۆڵە خسێ سەری بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا. ئەفەرمێ پەنجەی لا برێکسە چاک بووە. ئەمە خۆی کەوی بۆ کردو کەچی بەربووە خوێنەکەی ئەڕوا. زانی ئیتر ئەمە کۆتایی سعدە. ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله علیه و آله وسلم سعدی خسە سەر ڕانی خۆی. ئەفەرمێ کەمەکەمە فرمێسێک بە چاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خوارەوە سعد. ئەبوو بەکر و عومەر هەردووکیان ئەگریان. ئەفەرمێ لە باوەشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆتایی بە حیاتی هات و شەهید بوو. ئەصحاب هەموو کۆبوونەوە غەمێکی زۆریان خوارد. ئەفەرمێ کاتێک کە شۆردیان و بەرزیان کردەوە ئەم پیاوە کەڵەگەتە قەڵەوە زۆر گەورەیە سەرەکەم بە ئاسانی بۆیان هەڵەگیرێ، ئەڵە سەریان سوڕما. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵاهی نازانین سعد زۆر قورس بوو کەچی ئێستا
زۆر بە سووکی بۆ من هەڵ ئەگیرێ زۆر بە ئاسانی ئەتوانی هەڵیگرێ نازانی بۆچی ئاوە فەرمووی ئێوە بە تەنهانین لە هەڵگرتنیە بەخوا مەلائیکە هاتون بۆ هەڵگرتنی مەلائیکە لە ئاسمانەوە هاتون لە ڕوایەتێکە ئەفەرمێ 7,000 مەلائیکە بۆ یەکەمین جارەیەنە سەر زەوی لەبەر خاتری سەعات هاتونتە سەر زەوی 7,000 مەلائیکە ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم کە چوە ناو مزگەوتەوە مزگەوت هێشتا زۆری ما بۆ قەرەباڵغ ببێ ئەفەرمێ بە بەینی خەڵکەکە تۆزێ ئەهاتە ئەملا تۆزێ ئەچووە ئەولا شوێنەکە چۆڵ بوو کەسی لێ نەبوو ئەوە بە بەینە بەینەوەکو بڵێ بە بەینی خەڵکە ئەڕۆژت وتیان ئەی خۆشەویست بۆچی ئەوە ئەڕۆی فەرمی ئێوە نازانن واللهی ئەوەندە مەلائیکەتی ئاسمان هاتوونەتە خوارەوە بۆ بەڕێکردنی تەرمی سەعد مەجبورم قاچم لا بدەم بێیان وی قاچم بەریان نەکرد ئەفەرمێ لە ڕوایەتێکە جوبرائیل هاتە خوارەوە وتی ئەوە کێ وەفاتی کردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەخوا ئاسمان گۆڕانکاری بەسەرە هاتوو زۆرێک لە دەرگاکان کراونەتەوە ئەهلی ئاسمان بە مشەوەشی ئەبێنرێن فەڕەحێکی زۆر گەورە لە ئاسمانە بڵاو بۆتەوە ئەڵەن ڕۆحێکی زۆر پاک بەرزە بێتەوە کێ ئەوە ئەفەرمێ عایشە دایکمان عایشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەوە سەعدی کوڕی معاذ دایکمان عایشە ئەفەرمێ ئەگەر گۆڕەوشار ضغطي قبر يكز لي نجاد بوايا ولو كان أحد ناجيا منها نجا منها سعد بن معاذ بخوا يكز رزقاري بوايا وسعد كوري معاذ برزقاري أوي لفرمايشتك خوش بسمان صلى الله عليه وسلم أفرمي فوالذي نفسي بيده لقد استبشرت الملائكة بروح سعد قسم بوكس الروحي مني بدسا ملائكة قجبوا بالروح سعد كاتك وبرز بو أسمان واهتز له العرش عرشي خواك وتجولبوي سبحان الله عرشي خواك وتجولبو أم عبد علماء دوجر تفسير يعني هي لما هندك أفرمون أو ملائكانيك عرشيان هالقرتبو كوتنا لرزو شوكا لخوشي أويك وبلقاي سعد شادب هندك أفرمون نا والله شون جبل أحد جاري كان في غمري خواه صلى الله عليه وآله وسلم سيدنا أبو بكر سيدنا عمر سيدنا عثمان سيدنا علي طلحة وزبير بسرية وبون دسي كربة جوليكي زور قوري كيوي أحد كرد خوش اسمه فرمو أثبت يا أحد هو أحد بوستا أخوة هيك كز بسر بشتي توني إلا بيغمبر نبي صديق نبي شهيد نبي بوسا أفرمو وستايا عندك أفرمون لدهشتي روحي سعد ودرتوني روحي سعد عرش رب العالمين كوتلرز رحمتي خاله ابن حجر به أفرمي عرشي خوا جل جلاله أبروي ذاتي خواي بسروي جولو لرزو هزبو أو نابي أفرمي أم هزي معناكي أويا حتى عرشي خوا زور خوش حال بويك أم عبدا روحك يسر أكيبو چونکە الشهيد وەکو هیچ کەسێکی تر نییە هەموو کەسێک کە ئەمرێت تەواو ئەچێتە ئاسمان ڕۆحەکەی ئەگەڕێتەوە ڕۆحی شەهید ناگەڕێتەوە ئەفەرمێ ئەچێتە ناو کۆمەڵی ڕۆ ئەچێتە جستەی کۆمەڵی تەیرەوە ئەچێتە ناو قەفەسەوە بە عەرشەوە هەڵەواسن هەموو شەهیدەکەوە کە ڕۆحەکەی چووی تر ناگەڕێتەوە لەوێ ئەچێتە ناو تەیرەکەوە تەیرەکەش بە عەرشەوە هەڵەواسێتی لەوێ ذیکری رب العالمینەکە هەتاوەکو ئاخرەت ئەفەرمێ بەپێی ئەم فەرمایشتە بێ شوێنی سعد بەناو عەرشەوە عەرش ئەوەندە خۆشحاڵ بوو خۆشحاڵی دەربڕی بۆ گەیشتنی سعد بۆ شوێنە بەرزە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوای وفاتی سعد بە فترەیەکی زۆر بیری ئەکرد دائما بیری سعدی ئەکرد زۆری خۆشەویست ئەفەرمێ جلێکیان بۆ هێنا جلەکە زۆر جوان دیباجێکی زۆر نازار بوو قەراخەکانی بە وردە ئاڵتون شتی لێ چەندرا بوو على كلبري كر في غمري خواه صلى الله عليه وسلم على أصحاب زور سريان صرنا وتيان والله يا رسول قد قماشي وجوان من نبيني أون دجوان فرمت شيتان بيني وبخوا منديلك لمنديلكاني سعد لنا وبهشتا لم قماش زوزو جوان تلو نازار تلو شيتان بيني نازان السعد لك نعمتك هر بيري سعد يكر خوش اسمه صلى الله عليه وسلم دايكي هات هاواري أكرت طبعا دايكي بتشن روجيكي كم بفتريكي كم لدواي سعد وفاتك أفرمي هاواري أكل لنا مزقوتا وسعد فرموي خوشو اسمان كل نائحة تكذب هشكس هاوارك أبو مردوك إلا اشتي درويتي أكي إلا نائحة سعد إلا أم أفرت نبيك أبو سعد هاوارك بخوا هرشي بالله كمين يزيادي
هەرچی بڵێ هێشتا مافی تەواوی نەداوە بە سەعەت زۆر لەوە گەورەترە. بیرکەنەوە لە هاوڵێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 6 ساڵ لە خزمەتی خۆشەویست ئەم پلە و پایە بەرزەکە بۆ کەس نەبووە. ئایا ئیهتەز عەرش الرحمن لموتی ئەبی بەکر؟ نا والله، عەرشی خوا جەل جەلالوه بۆ موتی ئەو بەکری سەدیق نەکەوتە لەرز. ئەم فەزلە گەورە تەنها خاصەی سەعد. باشە ئەبێ ئەم نهێنیت چی بێ بینی خۆی و خوا چەند ساغ بێ؟ ئەبێ صلى الله عليه وآله وسلم لقال أصحابه شون بو بي لقال قومك أم بركة قوري إسلام تشي بو بي أو برزي كرد بي أي هاوار لچن 6 صالي إما فوتا ولا جيان من. يعني أجر كسيك لإما للشوروجي كي خويا 2 ساعات ببيها وانت بسر شاشة كيو بي لبس 4 ساعتك وتا ساعتك روشتو لدوانزا صالة كي روشتو ساڵێکی کاملی بە تاوی ڕۆشت. ئەی لە 24 ساڵا وەڵا 2 ڕۆشتووە. ئەی لە 48 ساڵا وردە عمری ئەگاتە ئەوەندە وەڵا 4 ساڵی ڕۆشتووە هەر بەسەر شاشەی مۆبایلەکە هیچی نەکردو، هیچ خزمەتێکی نەکرد. وەرە بیرکەرەوە ئەم خزمەتە گەورە چوە بێت لە ماوەی 6 ساڵە ئەم پیاوە ئەوەندە نزیک بێتەوە لە خوا، ئەوەندە قوڕبێ بێ لە خوا و ئەوەندە عەزیم بێ لە لای خوا. بۆیە وەڵڵاهی ئینسان لەژێر سێبەری ژیانی ئەم هاوڵا ئەژی شەرم ئەکە. ئێمە هەموو عمرمان ئەفەوتێنین. یعنی تەسەوور کەن ئێمە تەوزیعی کارەکانمان چۆنەکەین؟ مافی لاشەمان ئەدەین، مافی خەوتنمان ئەدەین، مافی خواردنمان ئەدەین، مافی تاعەتمان ئەکەینە هامیشی ژیانمان. یعنی هەموو جارێک ئەڵێم وەڵام میلەتی کورد لە مەسەلەی نان خواردنە زۆر مەزبوط، لە مەسەلەی خەوتنیش بەرنامە دانێ بۆ نان خواردن و بۆ خەوتن. ئەی بەرنامە بۆ شتەکانی تر لە کاری ژیان تا چی ئەەکەی؟ چۆن لە خوا و خۆت نزیکەکەیتەوە؟ چۆن بەرنامەدا ئەنێ بۆ قوربت لە خوا جەل جەلالوه، بۆ نزیکیت لە خوا. بۆیە خۆشەویستانم بەخوا ئەم دینە مووقیفە، ئەبێ مووقیفت هەبێ لەسەر دین. لەکوێ دین پێویستی بە تۆ بێ تۆ یەکەم بی، نەچی ئەخیر بی. مووقیفەکان تۆ بەرزەکەنەوە. جاری وایە ئەو پلەپایە بە مووقیفێ پێی ئەگەی، بە 1 ساڵ عیبادەت پێی ناگەی. هەموو ڕیواتەکانم سیر کرد و تمزانم سەعەت شەو نوێژی چەند گەورە بووە، ذیکر و ئەورادی چەند گەورە بووە، زۆر گەڕام لە ڕیواتەکانە باسی ئەو شتانەیە سەعەت هیچی ناکرد. بەس ئەو مووقیفانەی باسەکرێت کە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوویەتی صلی الله عليه وآله وسلم ئاوا بە گەورەی ماوەتەوە، ئاوا بە عەزیمی ماوەتەوە. خوای گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە کۆڵی گوناهەوە. ئەمڕۆ لە خزمەت سێبەری ژیانی ئەم هاوڵا ژیانمان گوزەر کرد. تو گەورەی خۆت لە بەهەشتا بە دیداری جوانی ئەم هاوڵەمان بگەێنە یا رب العالمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، بمانگێڕە لەو عەبدانەی کە لەسەر مەرگا تۆ لێمان ڕازی ئەبی یا رب العالمین. بمانگێڕە لەو عەبدانەی کە لەسەر مەرگا زۆر ئارامە بن. بمانگێڕە لەو عەبدانەی کە مەلائیکە ئەبینن ئەمان دڵیان خۆشە بە مەلائیکە و مەلائیکە دڵیان خۆشە بەوان یا رب العالمین. خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لێیان ڕازیە. خوایە ئەگەرچی ئێمە هاوڵانمان نەبینیوە، ئەگەرچی ئێمە بە خزمەت خۆشەویستمان نەگەیشتوین صلی الله عليه وآله وسلم، ئەگەرچی خەتابار و کەم تەرخەمین یا ئیلاهی، بەڵام بەخوا دڵمان پڕە لە خۆشەویستی ئەوانە یا رب العالمین. بەو حرمەت و خۆشەویستی کە هەمانە بۆ ئەوان یا ئیلاهی دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە. یا ربی خوایە نێوچەوانمان بگرە بۆ تاعەت، خوای مەمان دەرەدەسی خۆمان، لە خراپە بمان پارێزە، لە گوناهکاری بمان پارێزە، دڵمان ئارام کە، دڵمان ئاسوودەکە، ماڵمان ئارام کە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، قبوڵمان کە، خوایە قبوڵمان کە، خوایە قبوڵمان کە. یا ئیلاهی داوا لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کێش و گرفتەکانمان چارەسەر کە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. تایبەت ئەو نەخۆشانەی داوایان لێکردوین خوایە شیفای عاجلیان بۆ بنێرە. یا ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە. یا ئیلاهی ئەومان گرفتێکی هەیە، خوایە تۆ خۆت گرفتەکەی چارەسەرکە. خوایە گیان دەرگا کوێرەکانی ژیانمان لێ بکەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە بمانگێڕە لەو دنیای لەو کەسانەی کە لەم دنیا چاکەیان ئەدەیتێ و لەو دنیا چاکەیان پێ عەتاءەکەی. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە.
خويا داوات ليكين برحمتي خوت بكرمي خوت لو كاتي الرحمن درأتي رحمتي خوت بسرمان أببارنا لو كاتي يا إلهي أمان شون رحمتي خوت بسرمان أببارنا ككفن من أكن يا إلهي رحمتي خوت بسرمان أببارنا كان يجمع لسر أكن يا إلهي رحمتي خوت بسرمان أببارنا يا إلهي داوات ليكين بناوي جواند بصفتي برز باسم عظمت يا أكرم الأكرمين لو كاتي بتاقي تنها لقرئك تأرى بجمان إهلا يا إلهي هيج هانا يكمان يتو نبي شومان لهيش تيقنية هاتو نبي وكرمي تو نبي دا إلهي لو كات رحمتي خد بسرمان أببارنا كزندو أكرينا وبروت الرجالي يا إلهي رحمتي خد بسرمان أببارنا كاتي حساب كتاب من يا إلهي لجر رحمتي خد محاسبة منك يا رب العالمين إلهي داود لأكن برحمتي خد لبهشتا برز من كروا بخزمتي أمها والله شيرين أنا ما بقينا يا رب العالمين خواجان صلاوي أما جسي إما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم صلاوي إما بقينا أصحاب يا أكرم الأكرمين خوا داود لأكن برحمته بزي خود يكيك نوما لخزمتي أنا بينا يا أكرم الأكرمين يا إلهي داود لأكن بناوي جواند وصفتي برز باسم عظمت أم كلمات أنا من لقبولك درقا كاني خير بسلمان بكروا أم درس بكر خير وبركات بو مالمان بو منالمان بو حالمان بو جيانمان بو آخرتمان يا رب العالمين يا إلهي داود لي أكين بأندازي دنكي هنا ركاني هلبجا صلوات بو ديداري بيغمبري خواء نيرين خواء صلواتكاني أمي بيبقينا يا ربي خواء جان صلواتكاني أمي بيبقينا يا إلهي صلاة وسلام خد بسريا ببارنا يا إلهي صلاة وسلام خد بسريا ببارنا يا إلهي داوال لي أكين برحمه وزي خود خوايا أم خشكانم أم بريانم أو دوستاني كسيدي أم قرت فيديو أنا أكن يا إلهي هر قرفتي كان هي وين شار سرك يا رب العالمين خوايا درقا كاني خير بسريانا والاك آمين آمين والحمد لله رب العالمين.